لەجیاتی ئێمە خۆمان بێ مرۆڤی دەرەجە دوو سێ بێ ئەو ئامادەبوارە ئازیزانەمان هەموو خوێندکاران هەڵبژاردننی سەری ئەمەوەیە کە هەمومان بن. ئەم دۆزینەوە گرنگی شانەدەر بۆ کوردستان زۆر گرنگە چونکە ڕاگەاندن بەڕاستی لەم ڕای زۆر ڕۆڵی هەیە ئەویش ئەوەیە کە بڵاوکردنەوەی ئەو دۆکمنتاریەی BBC-ە لەگەڵ نێتفلیکسە کە لە مای هەفتەیەکدا زیاتر لە ملیارێک جار سیر کراوە لەوە گرنگتر ئەوەیە کە بەڕوونی تیشک خراوەتە سەر ناوی کوردستان بەبێ ناوهێنانی دەوڵەتە داگیرکەرەکانی دراوسێت چەند جارێک ناوی کوردستان هاتووە و لە هەمان کاتە شوێنەوارناسی کورد بە زمانی کوردی قسەی تیاکە و لە جگە لەوەش تیشک خراوەتە سەر شۆڕشەکانی سەدەی 20 کورد و کۆمەڵێک دیمەن لەو شۆڕشانەی تیاکە شۆڕشەکان و هەروەها داگیرکاری ڕۆژێمەکانی بەتای ڕۆژێمی عێراقەوەی ئەوەی کە دۆزینەوە شوێنەوارەکان لەو ئەشکەوتە بۆ سێ لە ماوەی 40-50 ساڵێکە. ئەمە لەلایەکی تریشەوە دۆزینەوەی ئێسکەکانی مرۆڤ لە شانەدەر گرنگی خۆی هەیە بەڕاستی چونکە ئەمە یەکەم ئەشکەوتە لە هەموو جیهانە کە زۆرترین ئێسکی مرۆڤی کۆنی تا دۆزرابێتەوە و ئەم مرۆڤانە پێکەوە ژیاون هاوکاری یەکتر بوون لە نەخۆشی و خۆشی و ئەوانەیە هەروەها کاتێکیش کەسێکیان لێ مردووە بە ڕێوڕسمی تایبەت ناشتیانە کەمە بۆ خۆی لە مێژووی مرۆڤایەتیە هەنگاوێکی گرنگە و خاڵێکی تریژەوەیە مرۆڤەکانی شانەدەر یەکەم کەس بوو کە چێشتیان لێناوە خواردنیان ڕووەک و گژ و گیا ئەو شتانەیە کۆکرێتەوە چێشتیان لێناوە خواردنیان ئامادە کردووە گوڵیان لەسەر مردووەکان داناوە ئەمانە هەمووی واکە کە مرۆڤی شانەدەر بۆ خۆی تایبەت بێت لە هەموو جیهانە و هەم دۆزینەوانش بەڕاستی کە لەم سەردەمی تەکنەلۆجیای دروستکردنەوەی ئەو دەموچاوە کە بێگومان شتێکی ڕێژەیە 100% نییە بەڵام لە هەمان کاتە وای کردووە کە خەڵک بەگشتی ئەم بابەتە سەرنجی ڕاکێشەمەش بەڕاستی بۆ خۆمان گرنگە وەکو شوێنەوارناسی و لایەنە پەیوەندیدارەکانیش لە زانکۆکان و حکوومەت کە گرنگی شوێنەوارناسی وردە دەرەکەوێت کە ئەتواندرێت پامێک بێت هەم خەڵکی خۆمان مێژووی دێرین و شارستانیەت و کەلتوری هەزاران ساڵی ئەم ناوچەیە بناسن و لە هەمان کاتیشا ناساندنی ئەم ناوچەیە لە ڕووی کەلتوری شوێنەواری و بەجیهان. پشکنینەکان بەردەوامن بێگومان ئەوەشمان بیر نەچێ من بەتابەت لەو سیمیناری کە پێشکەشم کرد تیشکم خستە سەر ڕۆڵی شوێنەوارناسانی کورد لەم بارەیە خۆشبەختانە ئێستاش بەڕێبەراتی شوێنەواری سۆران و بەڕێبەراتی گشتی شوێنەوار یعنی هاوکار و هاوبەشی ئەم دۆزینەوەی لەگەڵ ئەم تیمە بیانێت. مرۆڤ لە درێژایی مێژوو مرۆڤی کۆن لەژێر باری قورسا تلاوەتەوە نەیتوانیوە باری قورسەڵ کرد ئەدەیەکە دەگەڕێەوە چی و کاشەکان لە سەدەی 16 پێشزایی ئەوان یەکەم جار ئەسپیان دەستەمەوە کرد و بەکاریان هێنا دەی ئەسپیان دەستەمەوە کرد ئەشکەوتی شانەدەر لە ساڵی 1951 تا ساڵی 1960 لەلایەن زانای بەناوبەنگی ئەمریکی ڕالف سولێکی دۆزرایەوە و هەروەها بۆ ماوەی 10 ساڵ لەو شوێنە کاری کرد کە توانی ئێسکە پێکەری مرۆڤی نیاندرتال بدۆزیتەوە. بەڵام ئەو شتانەی کە ئەو کارانەی کە ڕالف سولێکی کردبووی ئەگەرچی دنیای زانستی هەژاندووە هەموو شوێنەوارناسان و هەروەها ئەنترۆپۆلۆجیستەکان واتە مرۆڤناسەکان سەرسام بوون بەو دەستکەوتە بەڵام بابەتە زانستیەکانی ئەو کاتی کە ساڵی 50یەکان هەبوو زۆر پێشکەوتوو نەبوو بۆ نمونە بابەتی تاقیگەیی لەو ئاستە نەبوو تایبەت بابەتی کاربۆنی 14 کە مێژوویەکی ورد و دەقیقی بە ئێمە نەدەدا. ئەوە بوو کە لە ساڵی 2014 زانکۆی کامبرێجی بەریتانی هاتنە سەرخەت بۆ ئەوەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەڕێبەراتی گشتی شوێنەوار گرێبەستێک واژوو بکەن بۆ ئەوەی کە کار لە ئەشکەوتی شانەدەر بکەن. ئەوان کە هاتن بە سەرۆکایەتی گرایم بارکەر هەمان ئەو چاڵەی ڕالف سولێکیان هەڵدایەوە و بەو قوڵایی کە ڕالف سولێکی قوڵی کردبوو واتە 14 مەتر قوڵیان کرد بەڵام لە سەرتاسەری چینەکانی ئەشکەوتەکە جارێکی تر سەمپڵ وەرگیرایەوە بۆ ئەوەی کە مێژووی دەقیقی تەواوی چینەکانمان بۆ یەکلایی بکرێتەوە. ئەوە لەلایەکی تر هەرچی پێشتر بوو گومان دەکرا کە مرۆڤی نیاندەرتال ژیانێکی سادە و ساکار و هەروەها ژیانێکی بەخۆبڕۆی هەبوو بێ بەڵام دەستکەوتەکانی کە لە ئەشکەوتی شانەدەر بەدەستمان کەوت بە دەرکەوت کە مرۆڤی نیاندەرتال مرۆڤێکی خاوەن کللتور بووە مرۆڤێکی کۆمەڵایەتی بووە مرۆڤێکی خاوەن سۆز بووە هەستی هەبووە
و هەروەها ئەو بابەتەی کە زۆر ئێمەی سەرسام کرد و دنیای زانستی سەرسام کرد دۆزینەوەی ئێسکە پەیکەرەکانی کە ڕالف سولێکی باسی دەکاتن ئێسکە پەیکەری یەک شانەدەری ژمارە یەک و شانەدەری ژمارە سێ ئەوانە لە ژیانیاندا چەند جارێک زۆر بە سەختی بریندار دەبن بەڵام بەهۆی هاوڕێکانیەوە بەهۆی ئەوانەی کە لە دەور و پشتینە خێزانەکەیەوە دەتوانیتن چاک بیتن و برینەکەی ساڕێژ بکرێت. ئەوە لەلایەک لەلایەکی ترەوە ئەو کەلەی سەری کە بەو دواییانە هەموو سۆشیال میدیای هەژاندووە بووە مانشێت و سەردێڕی تەواوی هەواڵەکانی دنیا کەلەی سەری شانە دەرزێدی پێدەگوترێ ئافرەتێکی تەمەن 40 بۆ 45 ساڵەیە کە مێژۆکەی بۆ 75,000 ساڵ بەر لێ ئێستا دەگەڕێتەوە لە قوولایی 14 مەتر دۆزرایەوە کە بەهۆی ئەوەوە توانرا تایبەتمەندیە جەستەییەکانی مرۆڤی نیاندرتاڵ بۆ دنیا ئاشکرا بکرێت. هەرچی پێشتر بوو کاتێک کە باسی نیاندرتاڵت دەکرد یان سێرچێک کرابات بە دوواداچوونێک لەبارەی نیاندرتاڵ کرابایە وێنەیەکی دەدایە لە ئەنتەرنێت کە ئەو وێنەیەکی خەیاڵی مرۆڤی نیاندرتاڵ بوو کە شکلێکی زەبەلاحی هەبوو شکلێکی ناشرنی هەبوو هاوشێوەی مەیمون یاخود شامپانزە بوو بەڵام بەهۆی ئەو دەستکەوتە یەکلایی کراوە کە شێوە ڕاستەقینەکەی ڕوخساری مرۆڤی نیاندرتاڵ چۆنە. لەلایەکی تر تایبەتمەندیە جەستەییەکانمان بۆ یەکلایی بۆوەکە دەرکەوت کە ئافرێتێکی نیاندرتاڵ بەژنی تا مەترێک و 55 سانتیم دەبیت بەڵێ و کێشیشی لە 55 تا 60 کیلۆ زیاتر نابیتن و پیاوێکی نیاندرتاڵیش بەژنی لە مەترێک و 65 دەگاتە مەتر و 65 ماکزیمۆم و وەزنیشی 65 تا 70 کیلۆ و جەستەیەکی بەهێز و عەزەلانی هەبووە ماسوولکەیی هەبووە زۆر بەهێز بووینە نیاندرتاڵەکان. ئەو دەستکەوتانە ئەوەی بۆ ئێمە یەکلایی کردەوە بە دۆزینەوەی هەڵکۆڵینەکانی کە لە شانە دەرکرا ئێسکە پەیکەرەکان نەتەنیا شانە دەرزێت تەواوی ئێسکە پەیکەرەکان بەڵام شانە دەرزێت بە تایبەتی لەبەرەوەی کە ئەو نزیکەی 3 ساڵە کاری لەسەر دەکرێتن و 3 ساڵی تریش هێشتا کاری مایە و بە دڵنیاییەوە ئەوە یەکلایی کراوە کە مرۆڤێکی خاوەن کللتور بووە کۆمەڵایەتی بووە خاوەن هەست و سۆز بووە و لە کاتی ناشتنی مردوو ڕێ و ڕسمی هەبووە زۆربەی زۆری ئەو ئێسکە پەیکەرانەکە دۆزرانەوە نێژرا بوون و کە لەی سەریان ڕوویان لە دەواازەی ئەشکەوتیشانە دەربوو تەواوی ئەوانە ئەوەمان بۆ یەکلایی دەکاتەوە کە مرۆڤی نیاندرتاڵ مرۆڤ بووینە ئاژەڵ نەبووینە بەڵام لە ڕووی جیناتەوە 103 تا 108 جیناتمان یەکە و تا 192 تا 197 جیناتمان یەک نییە ئەوان لە ڕووی شەجەرەی حەیات داری ژیان بە ئامۆزایەکانی ئێمەدا دەنرێن. بۆیە هەستاوە چی کردووە لە جیاتیەوە ئێمە خۆمان بێ مرۆڤی دەرەجە 2 و 3 بێ